سەرڕای ئەوەی قەرەدا خاوەنی ناوچەیەکی بەرفراوانی گەشتیاریە و چەندین چیای سەرنجڕاکێش دیمەنی دەرڕفێنی هەیە، بەڵام تا ئێستا ڕێگا سەرەکیەکانی یەکساییدا لە ڕۆژانی پشوودا ئاستەنگی زۆری هاتوچۆ بۆ شۆفێرانی سەر ئەو ڕێگایە دروست دەبێت و هەندێک جار ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوێتەوە. زۆرێک لە شۆفێران نیگەرانن لە پشتگوێخستنی ڕێگاوبانەکانی سنووری قەزای قەرەداغ و ڕایدەگەێنن ناوچەکەیان هۆکارێکی باشە تا حکومەت سوود لە داهاتێکی زیاتر ببینێت ئەگەر گرنگی بە ناوچەکە بدات و ئاسانکاری و بەرفراوانی لە ڕێگا سەرەکیەکاندا بکرێت. جومعان کاکە براگەورەکەم خەڵک ژیانی هەر نەماوە. یەکەم ئەم ڕێگایە بەیانی ئەبێت نیوە شەو بڕۆیتەوە. ئەمەلە ئیزدیحامە لە بەردەکەڕەوە تاک و تانجەرۆ سیارە ئاوە بە دوای کاوەستێ ئەو پردەی تانجەرۆ هەر دنیای کاول کردووە نازانی هەر ڕێ نییە چۆن دەرگایەکی سس دەکە ئەگیری ئاوا ئەگیری. بەڕێوبەری هاتوچۆی قەرەداغ لە ڕێگەی پەیامەوە سەبارەت بە ئاماری ساڵی پێشوو وتی کەمترین قوربانی هەبووە بەهۆی نەهاتنی گەشتیان لە ئەنجامی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینەکردن. ئێمە تونێلێکمان هەبوو تونێلی قەرەداغ کە لە دیوی سلێمانی لە دیوی تانجەرۆ و ناوگردانەوە ئەوە تونێلەکە لێ بیرە بۆ ئەم دی بۆ قارەمان و گوندی باخان کە ناوچەیەکی گەشتیارین ئەو تونێلە ئەگەر بکرایە بەڵام بەداخەوە کە ئەم پرۆژانی حکوومەت و ئەم قەیرانە ئەوە پرۆژەکانی وەستان ئەو تونێلە بکرایە ئێمە ئەگەر دوو سایدیشمان بۆ نەکرایە ئەو تونێلە کێشەکانی ئێمە و ناوچە گەشتیارەکەی ئێمەی تاو بێخەمە کرد چارەسەرەکە. بڕیار بوو ساڵی 2010 ڕێگای نوێی دووسایدی قەرەداغ سلێمانی بەڕووی شۆفێراندا بکرێتەوە و چەند تونێلێکیش بە مەبەستی کورتکردنەوەی ماوەی نێوان شارەکە و ناوەندی پارێزگای سلێمانی لێ بدرێت، بەڵام قامی شارەکە ڕای دەگەێنێت تەواوی ئەو پلانە بەهۆی قەیرانی داراییەوە پەکخران. بێگومان لە پرۆژە و پلانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پێش قەیرانە پلانی ئەوە هەبوو کە دووسایدی قەرەداغ سلێمانی تەواو بکرێت لە 2018 دەست بکرێت بە کارکردنی، بەڵام خۆتان ئاگادارن لە دوای 2014ەوە قەیرانی دارایی و شەڕی نەخوازراوی داعش وای کرد کە هەموو شتەکان لە جێگەی خۆیان وەستان نەتوان لێ بکرێت. بۆیە جگە لەوەش ئەو دووسایدە ئەگەر ئەوە ببوایە ئەو کارێکی زۆر باش و ئاسانکاری ئەبوو بۆ هەم گەشتیاران کە گەشتیارێکی زۆر ڕوو ئەکاتە ناوچەکەمان. قەزای قەرەداغ نزیکەی 14,000 دانیشتووی هەیە و دابەش بووە بەسەر ناحەیەک و 86 گوند و دانیشتوانەکەی سەرقاڵی پیشەی ئاژەڵداری و کوشت و کاڵین وەک سەرچاوەیەک بۆ بژێوی ژیان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ.